سڵاتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ هەڵسەنگاندنێک بۆ 5 ساڵی ڕابردووی کابینەی نوێیەم دەکەین بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و بەجێگراتی قوبات تاڵەبانی قسە لەسەرەوە دەکەین ئەو کابینێ لە ماوەی ئەو 5 ساڵە کە ساڵێکی شێماوەی بەسەر چووە چی کردووە ئەوەی کە پێوەستە بە موچە چاکسازی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد خزمەت گوزاریەکان هەلیکار وەڵسەنگاندنێکیش بۆ کارنامەکان تا چەندێک کارنامەکان جێبەجێ کردووە و مانگی دەشت هەڵبژاردنە دەرفەتێک لەبارە بۆ گۆڕینی ئەم حکومڕانیە قسە لەسەر ئەوەش دەکەین ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم پسپۆڕژی مێریاری و دارایی لە ستۆدیۆ هەروە لە هەولێریشەوە قومریە شەخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبووتان دەکەین کاکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا هەڵسەنگاندنێکی گشتی بەڕێز بزانم بۆ 5 ساڵ کابینەی نوێ کابینەیەکی چۆن بوو ئایا لە کابینەکانی پێشتر خراپتر بوو چاکتر بوو چۆن و بە شێوەیەکی گشتی کە 5 ساڵ تێپەر دەبێ بەسەر دەست بەکاربوونی کە لە دەی حوتی 2019 لە پەرلەمانی کوردستان متمانەی پێدرا سەرتا بە ناوی خۆی گەورە و بەخشندا شەوی ئەوە بینەرانیشتان باش طبعاً بەدڵنیایی و بابەتی ساڵ ڕۆژبوونی یان یادکردنەوەی هەر موناسەبەیەک بەکێکی شرین دەست پێیەکە بەڵامی مە بە چایەکی تاڵ دەستمان پێ کردووە چونکە هەر خودی کابینەکە بۆ خۆی تاڵ بووە کابینێکی تاڵ بووە و هەمیشە موناسەباتی ساڵ ڕۆژبوون یان یادکردنەوە ئومێدی تیا هەیە یان ئاواتێکی تایە یان بۆ نەداواکارێکی تیا هەیە ئێمە ئومێدەکەین لە ساڵ ڕۆژی دەست بەکاربوونی کابینەی نۆمە بە چەشنی دەسەڵاتەکانی هاوشێوەی فەڕەنسا و هاوشێوەی بەریتانیا بڕوات و دوای چەندین ساڵ حزبی دەسەڵاتدار ئێستا وەلاوەنرا و حزبی معارەزین و بۆ بەرەیەکی تریان بلۆکێکی تر خەریکن حکومەت پێکەێنن جا بۆی ومێدەخوازین لە هەڵبژاردننی ئەم ساڵدا ئەگەر هەبێت و هەڵبژاردن ئەنجام بدرێ گۆڕانکارێکی باش ڕوو بدا بۆ ئەوەی کە بە قازانجی وڵاتیان بشکێتەوە ساڵی گۆڕانکاری 2024 دەکرێت بۆ هەرێمیش ساڵی گۆڕانکاری بێ سەبوون من لە ئێران بامانشە ئاڵۆگۆڕی دەسەڵاتە بوو بەڕێز باسی فەڕەنسات کرد بەریتانیا بوو وڵاتانی تر بوو من تەسەورم وایە گۆڕانکاری بە میلەتی هۆشیارەکرێ و میلەتی کورد میلەتێکی هۆشیارە و هەر بۆ خۆی بایکۆتکردنی ئەم دەسەڵاتە بە زیاتر نزیکی لە ستا هەفتە مانای ئەوەتانێک کە ئەمان دەسەڵاتەکەیان وەلاوەنەوە ئەم دەسەڵاتەوە ئەم سیستەمەیان نەویستووە ئەوەی کە بکرێت بڵین ئەم ساڵی شاوشێوی ئەو وڵاتانە ساڵی گۆڕانکاری بێ بۆ هەرێمی کوردستان تەنها کلیلی ئەم گۆڕانکاریە لە دەستی وڵاتیانی هەرێمی کوردستان و دەنگدەرانی هەرێمی کوردستانەیە کە من بەش بە حاڵی خۆم پڕ بەدڵ پێم باشە بە تایبەتی لە یەکەمی بۆ ئەم ساڵ هاوڵاتیان بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەنەوە ڕوو لە سنووقانی دەنگدان بکەن ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و هیچ کێشەیەک دروست نەکرێت سەبارەت بە وتت کابینێکی تاڵ بوو و خراپیشی لە چاو کابینەکانی ترم کابینەی نوێ من بڕوام وایە درێژە پێدەری پلان و پەیڕەوەکانی بۆ نەکابینەکانی ڕابردوو خۆیەتی ئەوەی کە براوە لە کابینەکانی ڕابردووە بە جۆر لە جۆرەکان مجاملەیەکی تیا بوو مجاملەی حزبەکان مجاملەی هاوڵاتیان و ئەم کابینەیە زیاتر کابینەیەکی عسکەری و ئەمنی بوو و جگەلەوە ئەم کابینەیە ئەگەر سەیری بکەین لە ڕۆژی حکومڕۆ لە ساڵی 2019 هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری ئەم کابینیە لە یەکەم خاڵیە کە باسە چیەکە باسە چاکسازیەکە و لە چاکسازی چەندین خاڵ لە خۆیەکە یەکێک لەو خاڵانە باس لە چاکسازی لە سێکتەری وەزیفیە ئەکا ئێمە دوای نزیکەی 5 ساڵ کە باس لە سێکتەری وەزیفیەکە بەسەرجەم ئەو گەندەڵی و فەسادیانی کە لە سلکی موچەخۆران و وەزیفیە هەیە بە حسابی خۆیان ئەم کابینەیە یەکەم خاڵیان چاکسازی بۆ لەناو چاکسازیشە یەکەم خاڵیان چاکسازی بۆ لە سێکتەری موچەخۆران و وەزیفیە بۆ لەنانی سەرجەم ئەو بنەما گەندەڵی و نایاسایانەی کە لەو سێکتەرا ڕۆیەدا و دوای 5 ساڵ ئێمە گەشتین بەوەی تاوەکو ئێستا خودی حکومەت خۆی ئاماژە بەوە کە لە ماوەی ئەم 5 ساڵات تەنانەت نەیانتوانیوە کێشەی دوو موچە و بندیواری چارەسەر بکەن کە ئەمە بەسیترین یان لاوەکی ترین کێشەیە لە ڕووی دارایی و کارگێڕیوە ئەمە ئەگەر بڵیت لە ڕوانگەی منتەڵەقی حزبایەتی یان سوڵتەویەوە ڕەنگە کێشەیەکی قورس بێ خۆ بۆ نمونە خودی یەکێتی و خودی پارتی ئەگەر بیانەوێت کێشەی موچە یان سلکی موچە چارەسەر بکەن پێویستەکە پیاچوونەوە یەک بە سلکی موچە بکەن لە هەر پیاچوونەوەیەکە بە سلکی موچە کێشەیەک دروستە بێ بۆ لایەنداریەتی حزبی و بۆ لایەنداری دەسەڵاتیەوان کەوابوو
ئێمە زۆر بەدڵنیایەوە خۆبوون ناگەرە پرسیاری جەنابەت نەک ڕوبەڕووی من ڕوبەڕووی هەر هاوڵاتیەکی ئاسایی بکەیتەوە کە لە داهاتووە لە ناو بەرنامەکە چینە سەر و خاڵانەی کە بۆچی سەرکەوتوو نەبوونە ئەم 5 ساڵە خراپترین 5 ساڵی حکومڕانی بووە لە چاو حکومڕانەکانی تری ڕاپردووە یعنی تۆ ئەگەر سەیری بکەی لە ڕووی داهاتەوە و لە ڕووی خەرجیەوە و لە ڕووی چاکسازیە و لە ڕووی شەفافیەتەوە و لە ڕووی سێکتەری تەندروستیە و لە ڕووی باجەوە لە کۆمەڵێک ڕوانگەوەزانی کاک حەکیم لە خاڵێک لە خاڵەکانە باسە چیەکە ئەڵێت ئێمە بۆ نمونە لە بواری چاکسازیە کە یەکەم خاڵێتی تەرکیزی خۆدە سەری باس لە دامەزراندنی سندوقی قانونشینەکە ئەمە بووە ئەم کابینەیە هەر لە ساڵی 2019 یان لە ساڵی 2020 کە سەردەمی کۆرۆنای بەسەرهات کە ئەمە ئەکرا بۆ نمونە سندوقی قانونشینی فعال بکرێت و چالاک بکرێت و مانگانە کە ئەو ڕێژە لە خانەنشینی استقطاعاتی تەقاعودی کە لە موچەخوارە نەبڕێت بڕۆشتە لە سندوقی قانونشینی و بۆ ئەزمەیەکیان بۆ کێشەیەکی دارایی بتوان ڕێسوودی لێبرنی هاوشێوەی حکوومەتی عێراقی لە ئێمە بیرمانە لە ساڵی 2020 بەسێوە کە سەردەمی کۆرۆنا بوو نرخی نەودابەزی حکوومەتی عێراقی بۆ تەواوکردنی موچە پشتی بە سندوقی قانونشینی بەست و لەو سندوقە پارێ ڕائکێشە سوپاس دەکەم دێمە خزمەتت ماوەستا قۆمەری سوپاسی جەنابشت دەکەین دەمانێت هەڵسەنگاندنی بەڕێزیشت بزانین بە شێوەیەکی گشتی دواتر قسە لەسەر وردەکاریش دەکەین هەڵسەنگاندنی بەڕێز بۆ کابینەینەوە پێ دوایە ئەگەر تاقیکردنەوەیکیان بکرێ بە تایبەتی لە کارنامەکەیان چی مەسرۆ بارزانی بێت چ قوبات تاڵەبانی چ لایەنە بەشداربووەکانی دیکەش بە کەوتوو هەژمار دەکرێن خی گەورە میهرەبان دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنمەیە ئەگەر ئێمە سەیری کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە چەند بڕگە و بابەتێک لە خۆ دەگرێت هەر لە ڕوانگەی کارنامەکەی خۆیانەوە بین هەڵسەنگاندنێک بۆ کار و باری حکوومەتی هەرێمی کوردستان لە 5 ساڵی ڕابردوودا بکەین کە ئەمڕۆ 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر کابینەی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم ئێمە ناڵێن کابینەکانی تر بێکەم و کوڕی بوون بێ کێشە بوون بەڵکو درێژە پێدەری کەم و کوڕی و کەم تەرخەمیەکانی کابینەکانی پێشوو ئەمڕۆ ئێمە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە 5 ساڵ پێدا تێدەپەڕێت سیرەکەین کەم تەرخەمیەکان کەم و کوڕیەکان تا ئاستێک کە ئەتوانین من بڵێم گوناحە ئێستا بەم شێوە دەسەڵاتە بڵێ حکوومەت و حکومڕانی و حکومداری چونکە حکوومەت و حکومڕانی و حکومداری بەو شێوازە ناکرێت کە ئەمان لە ماوەی 32 ساڵی ڕابردووە پەیڕەویان کردووە بە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خراپترین کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بە ئێمە ئەو ناوەی لێ وەرگرینەوە چونکە بڵین حیزبە دەسەڵاتدارەکان لە کوردستان چیان کرد و ئایا توانیان ئەو بەرنامە و ئەجەندایەی کە خۆیان لە سەرەتای دروستبوونی من باسی کابینەی نۆیەمی هەرێمی کوردستانەکەم لە سەرەتای دروستبوونی بەناوی ئەم حکوومەتەوە خستیانە بەردیدی هاوڵاتیان کە ئێمە ئەم کارانە دەکەین دیارە لە سەرجەم سێکتەرەکانی کە خۆی لە چاکسازی پاشان بەشی خزمەت گوزاریەکان و پاشان بەسی پەیوەندیەکان چ لە سەرئاستی نێوخۆ چ لە سەرئاستی بەغدا و لە سەرئاستی نێودەوڵەتی و ئەقلیمی سیرەکەین بەپی هەر خاڵ بە خاڵ یعنی من بە پێویستی ئەزانم ئێمە لەو بەرنمەیەدا تیشک بخەینە سەر خاڵ بە خاڵی ئەو بەرنامە و ئەو کارنامەیە کە ئەو کابینەی بەناو حکوومەتە پێشکەشی کرد کە ئەوێت لەم بوارانەدا کار بکات بزانین باخۆشیان بێن هەڵسەنگاندنێک بۆ کاری خۆیان بکەن بزانن چەندیان جێبەجێ کردووە بۆ چەندی هەوڵیانداوە بۆ جێبەجێکردنی ئەگە سەیری لە ئاسی چاکسازیە بکەین یەکەم دەڵێ کار دەکەین بۆ چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی لە موچەخۆران و موچەی موچەخۆران و خانەنشینی و چارەسەرکردن و ڕێخستنەوەی تو ئەو خوایە ئەم 5 ساڵی ڕابردوو موچەخۆران خراپترین مانگیان بەسەر برد لە وەرگرتنی موچەکانیان چ بە نەهێشتنی موچە چ بە نەدانی موچە چ بە چارەکە موچە و چ بەوەی کە پاشەکەوتی موچە کە دوایی شەر
ڕنگوڕوو هەر باسیشی نەما هەر ساڵی ڕابردوو سێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کەس نەیزانی چی لێها و بەرەو کوێچ و چیان لێ کرد ئەمە چاکسازیەکەیان بوو لە بواری موچەیە لەوانەیە لەسەر حسابی موچەخۆری ڕاستەقینە چاکسازیان کردبێ بۆ موچەخۆرانی بندیواری خۆیان بەڵام موچەخۆری ڕاستەقینە بێبەش بوو لە موچەکەی خۆشی لە ئیستیحقاق و شایستە دارایە سەرەتایەکانی خۆشیان خاڵی دووەمی کارنامەکە هەر لەسەر ئاستی چاکسازی باز لە کارکردن دەکات بۆ نەهێشتنی ڕۆتین و ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیان کە ئەمەش ئێستا هاوڵاتیان لەم کابینەیەدا هەر کارێکیان هەبێ بە ناڕەحەترین شێوە جێبەجێیەکان و ئەنجامیەدەن خاڵی سێهەم کە زۆر زۆر جێی نیگەرانی و جێی پرسیارە کە نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کارگێڕی خۆیان بۆ بازرگانیکردن و دەوڵەمەند بوون بەکاربهێنن لەم خاڵەیە منەڵێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وەکو شەخصی خۆی پێگەی خۆی بۆ بازرگانیکردن و بۆ دەوڵەمەندکردنی گیرفانی خۆی و نزیکەکانی و نەوەکانی داهاتوشی بەکارهێناوە هەر نزیکترین ڕوودا و بابەتی هەژماری منە کە هەژماری ئەو بۆتە گرفت بۆ سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە بۆ جێگرێکەشی ڕاستە لە ماوەی ئەم 5 ساڵی حکومڕانیە نەیان توانی ئیستیحقاق و شایستە دارایەکانی خۆیان بەدەست بێنن کەواتە لە سەروی هەموو بەرپرسەکان لە سەروی هەموو دەسەڵاتدارەکان لە سەروی هەموو پێکەکان خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە پرۆژە تایبەتەکانی خۆی گیرفانی خۆی پڕەکات و بازرگانی بە سەروەت و سامانی میلەت و بازرگانی بە حەتەنانەت موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە دەکات ئەمە چاکسازیەکەیان خاڵێکی تر کە ئەنجامدانی ئیفاد و سەفەرۆوانە کە هەمووی بۆ خزمەتی ئەندامانی حیزب و لایەنگرانی خۆیانە و بەسەدان بۆ جوانکردنی ڕووی خۆیان بەدەیان کۆنگرە و کۆنفرانس لە کوردستان و هەرێمی کوردستان و لە دەرەوە ئەگیرێت و بەشداری تێدا دەکەن کە ئێمە نازانین ئەنجامی هەموو ئەم کۆنگرە و کۆنفرانس و گفتوگۆ و ئیفادانە بۆ کوێچێ یا لە خاڵێکی ترە باز لە بە هەموو توانامانە ڕوبڕووی هەموو جۆرە گەندەڵی و دارایی و کارگەڕیەک دەبینەوە خۆیان بوون بە بەشێک لە گەندەڵی خۆیان بوون بە بەشێک لە دزی خۆیان بوون بە بەشێک لە گەندەڵی لە کارگەڕیە ئیتر چۆن دەتوانن ڕوبەڕووی ئەوە بنەوە تۆ کاتێکە توانی چاکسازی بکەی بێت لە پێشەوە لە خۆتەوە دەست پێ بکەیت ناتوانانی گۆڕانکاری بکەی ئەگەر گۆڕانکاری لە خۆتەوە دەست پێ نەکات بەڵێ کاک حەکیم بەدێمەوە خزمەتت مامۆستا خاڵێکی تر کە زۆر بە گرنگی ئەزانم ئێمە ئیشی قسەی لەسەر بکەین کە باز لە ئاستی خزمەت گوزاریەکانەکە کە ئەویش لە کۆمەڵێ خاڵی زۆرە خۆی ئەبینێتەوە لە خاڵی 15ەمە باز لە گەنجان و ئەکا کە سەرمایەی گەورەی نیشتیمان و کاریگەریان هەیە بۆ داهاتوو باشە ئێمە ڕۆژانە مانگانە ساڵانە چەند لە شەپۆلی گەنجانە بینن کە لە بێ هیوایی لە بێ ئومێدی وڵات بەجێهێڵن و لە دەریای ئیجە و دەریاکانی یۆنانە ئەخنکێن و غەرقە بن یا بە لاشەی ساردیانە گەڕێتەوە بۆ ناو خێزانەکانیان کەمتر خێزانێکەیە ئێستا لە هەرێمی کوردستان بەتایبەت لە سنووری ڕاپەڕین کە دەواازەی ڕاپەڕین و ئەمڕۆ حکوومەتی بەناو هەرێمی کوردستان و پەرلەمان بەرهەمی ڕاپەڕینەکەیە کە لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێ دێمەولاتیان بۆ کراوە ئەوە لە 2014ەوە دامەزراندن بە هیچ شێوەیەک نییە هەموو هەوڵ و جوهری گەنج و خێزانەکانیان بۆ تەواوکردنی خوێندنە بەڵام ئەبینین کەمتر کوا دامەزراندن نییە کە ئەمەش دیسان تەوەرێکی ترە کە لە ماوەی ساڵی 2023 بۆ 2024 واتە مانگی 6 2023 بۆ 2024 لەگەڵ ئەوەی پلەبەرزکردنەوە نەماوە لەگەڵ ئەوەی دامەزراندن نییە لە هەندێک شوێنە سەیرەکەین بودجەی موچەخۆر لە هەرێمی کوردستان زیادی کردووە بۆ نمونە لە وەزارەتەکانی ئەوقاف و کارەبا و پەروەردە کە ئەمەش دیسان جێی پرسیارە
کاتێک کە گەنجان دانامەزرێت استحقاقی خۆیانیان پێنادرێ ئەی چۆن ئەم بودجەیە زیادی کرد لەم وەزارەتانە کە بە میلیۆنە و میلیارد دینارە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دێمە وڵاتان سوپاسان دەکەین کاکتۆر سەبارەت بە پرسی موچە بەڕێزیش باس لێکرد بەس لەگەڵ بەغداد هەر لە کارنامەکەشدا باز دەکرد لەگەڵ بەغداد دەکەون بۆ پرسی موچە بەڵام ئێستش بڕیارەکەی دادگای فیدراڵی هەیە کە لێ نەچوونەتە پێشەوە لە ڕووی لیستەکان بێ کرد و کاڵ لە ڕووی ڕادستکردنی داهاتەکان بێتە ئەمڕۆ بڵێن کاکسۆر عومەر بەڵگەنامێکی وەزارەتی یاریی بڵاو کردەوە کە تەیف سامی داوای 1 تریلیۆن 600 میلیاری 4 مانگ دەکات لەو ڕۆژ لەگەڵ بەغداش نەچوونەتە پێشەوە بۆ بە بانکیکردن بێ موچە بێ لیستی موچە بێ. طبعا کاک حەکیم ئێستا ئێمە لە بەرامبەر کێشەیەکی تراین موچە خۆرانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی ئەوی شەوەتانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە تازەترین بەڵگەنامە دیکۆمنتەکانە سیر بکەی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نانەوتی 4 مانگی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان خەمڵاندووە بە 85 میلیارد دیناری عێراقی کە ئەمە بڕوام وایە هیچ کەسێک بڕوای بۆ ئەرقامە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم داهاتە نانەوتیەکانی بۆ 4 مانگ بگاتە 85 میلیارد دیناری عێراقی. ئەوکەنەوە پشتی عێراق ئەوە لە ساپەنجاگەی پشتی عێراق و لە ساپەنجاگەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بێنێتەوە بەڵام بە هەموو پێوەرەکان کەمترەکان لە 200 میلیارد بۆ نمونە بۆ 4 مانگ. ئەوەی هەیە کە حکوومەتی عێراقی داوا 1 تریلیۆن و 645 میلیارد دیناری عێراقیەکە بۆ ئەو 4 مانگە کە داهاتی نانەوتیە تر ئایا بە مەقاسەی بڕێتە بەرەو موچەیە کە ئەینێرێتیان لە شتێکی تر کە ئەمە بۆ نمونە بۆ ستێپەکانی داهاتویان بۆ ماوەکانی داهات وەگەری هەیە ڕوبڕووی کێشێک بینەوە نەک تەنها بۆ نمونە بۆ ئەم 4 مانگە حکوومەتی عێراقی بە تایبەتی وەزیری دارایی باس لە داهاتی نانەوتیەکە بۆ ساڵی 2023 کە 1 دیناری نەگەڕێنراوەتەوە بۆ حکوومەتی عێراقی کەوابوو ئەوەی کە ئەرقامەکان باسی لێک لایەن حکوومەتی عێراقی و باستەوەکە کە داهاتی نانەوتی لە ساڵی 2023 8 تریلیۆن دیناری عێراقی بووە ئەگە لە 150 بۆ نمونە پشکی حکوومەتی عێراقی بێکەوە بۆ بێت 4 تریلیۆن دیناری بۆ حکوومەتی عێراقی بڕاتەوە ئایا حکوومەتی عێراقی وەکو مەقاصد وەکو تەکمیلەکردن بۆ موچە چەند بۆ نمونە چەندی لەو 4 میلیارە بەرەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بیاتەوە کەوابوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە گەرمان گەڕێنێتەوە بۆ خاڵی یەکەم کە لە بەرنامەی چاکسازیەکەیە لەما بە هیچ شێوەیەک موافق نەبوو چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەکەیە باس لە چەند ئاستێکی دیاریکراوەکە یەک لەو ئاستانە کە لە ئاستی سێمایە باس لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵیەکە کە ئەم پەیوەندی ئەم عیلاقاتە لە ماوەی ئەم 5 ساڵە بە هیچ شێوەیەک لەسەر بنەمای دەستور لەسەر بنەمای یاسا نەڕۆشتە پێشەوەی باڵای دانوستان دەکەن یعنی مەبەستم ئەم پەیوەندیانە بە هیچ شێوەیەک ئێمە گەربێت و بۆ نمونە من مەبەستم بوو لە ئاستی دۆما کە حکوومەت دەسەڵاتداران هەرێمی کوردستان لە کابینەی نووا باستەوەکەن کە لە ئاستی دۆمی باستە خزمەت گوزاریەکانەکە لە خاڵێکیانە باس لە خاڵی دۆمە بە تایبەتی باسە کارەباکە چاکسازی لە سێکتەری کارەباەوە ئەکەن کاوڵەتیان هەرێمی کوردستان بێتە خاوەنی 24 کاتژمێر کارەبا لە ڕۆژێکە بەڵام ئەگەر بیت و سەیری بکەی حکوومەتی هەرێمی کوردستان پلانەکانی چۆن بوو یەکەم جاریان جۆزەی بیسەمپێری بۆ دیسانەوە فەشەلی هێنا و سەرکەوتونە بۆ دیسانەوە کارەبا بۆ دەردەی برد کە بردوێتی دوایەوە هاتوون بە سیستەمی زیرەک پێوەری زیرەکە کارەبا بە وڵاتیان دابین بکەن دیسانەوە نەیانتوانێت و معالەجەی بکەن خۆ ئەگەر بێت و لە خاڵێکیانە لە قاڵی چوارەمە باس لە باشترکردنی خزمەت گوزاری یان گەیاندنی خزمەت گوزاری لە سێکتەری ئاواکە ئەوە بینین بۆ نمونە ئێمە لە پایتەختی هەرێمی کوردستانە زستانان لافاوەی بات و هاوینان بۆ نمونە بێ بە بیابان و هەوڵاتیەکانی لە تونیا ئەمڕۆ بۆ نمونە خەڵکاتووە جادەی گرتووەکە لە تونیا خەڵک ئامادە دێت شاشی تەلەڤیزیۆنەکان باستەوەکە کە چەندین ڕۆژ ئاویان نەبوو بۆی کە بەکاری بێنن بەهۆی پێداویستەکانی خۆیان لە خاڵێکیانە باستە تۆرەوەی کە باس لەسەر کارەبە هەنرخی کارەباشیان زیاد کرد ماڵە 2021 بۆ کیلۆواتێک لە 15 دینارەوە کردیان باشدا ئەوەی سیتیەکان بۆ 150 لە 18 دینارەوە کردیان بە 150 هەمووی بۆ نمونە پێچەوە بەس فرۆشتنی کارەباش بە عێراق زیاد کردووە ئێستا باسی کاک حەکیم لە خاڵێکیانە باس لە چاکسازی لە سێکتەری کشت و کاڵیەکە لە خاڵی 6 لە باری خزمەت گوزاریە باس لە سێکتەری کشت و کاڵیەکە ئازانی ئەم دەسەڵاتە بەڕاستی ئەوەندە بێ شەرمن ئەوەندە بێ شعورن ئەمەندە نەفس نزمن تەنانەت ئەو جوتیاری کە لە گەرمیان یان لە ڕاپەڕینیان لە هەڵەبجەیان لە دۆک و زاخۆکە
ساڵێکی ڕێخەریکە بێت بە سەرما و گەرمابۆی گەنمەکەی بدرێتەوە تەسلیمی سایلویەکی پێیان تەسلیمی بۆ نمونە حکوومەتی عێراقی بکە ئێستا دەسەڵاتدارەکان بە تایبەتی لە خاڵە سنووریەکانەوە کەمە بە دقیقیە مەڕوەدا ئەگەر من هیچ نەبێتوانم بۆ نەقس لەسەر خاڵە سنوورەکانی سنووری گەرمیان وە چەند شوێنێکی تریش بکەم کە تەنانەت دەسەڵاتدارەکان ئەڕۆن گەنمی وڵاتەکانی تر داخلی حکوومەتی یەرێمی کوردستانەکەن و لە ڕێوە بۆ نمونە ڕاستەوخۆ بە سایلۆکانی حکوومەتی عێراقی فرۆشنەوە کەوا بوو لەو سێکتەرەشە نەک بێن بۆن دەستگیرۆی کشت و کاڵەکان کەن بۆی سێکتەری کشت و کاڵی بەهێزکەن واکەن لەو خەڵکە جوتیارانە کە لە سێکتەری کشت و کاڵ دیسانە پاشەک شێ بکەن باس لە خاڵی دێمی خزمەتگوزاریە باس لە بۆ کات کە پلانیانە لە کابینەی نوێم ژینگێکی تەندروست بۆ وەرێمی کوردستان و بۆ سەرجەم پارێزگاکان بڕەخسێنن ژینگەی تەندروستەوەتانێک کە تۆ بڕۆی شاخی گۆیژە بە هەزاران شۆفڵی تێبەربیت و وێرانی بکەیت و هەرچی چیمەن و دارەیە بیرڕوخیت و بێ ئاگری تێبەربیت و بیستین لە ڕێگەی تاسوجە بۆەوەی کە کۆمپانیایەکی حزبی ببێت بە خاوەنی چەند ملیۆن دۆلارێکی تری ئیزافە بکات بۆ سەرداهاتەکەی ئەمە بوو بۆ نمونە سێکتەری خزمەتگوزاری لە کابینەی نوێیە و گەرەمانە گەر ناوێنێن سێکتەری خزمەتگوزاری هەر ئەگەڕێمەوە بۆەوەی کە لە هەموو ساڵ ڕۆژێکە ئێمە ئومێدێکمانە ئێمە ئومێد دەخوازیین لەم ساڵ ڕۆژە لەم دەی حوتا جارێکی تر کابینەی وا بە هیچ شێوێک لە حکوومەتی یەرێمی کوردستان لە ئایندی یەرێمی کوردستانە بوونی نەبێتەوە چونکە ئەوەی کە وتویانە پێچەوانەکەیان کردووە و بەجددی یعنی شتێکیان نەوتووە کە ڕێک نزیکی بکەنەوە لەوە بەڵکو ئەوەی کە وتویانە عکسیان کردوتەوە چاکەزیێڵ لە بواری باجا ئێمە چاکسازیەکەین چاکەزی لە بواری باجاوە کراوەکە سەدقات بۆ نمونە سیستەمی باجگران کراوە لە هەرچی پێوەرەی لارچی سێکتەرێک و تۆ سریسی سێنی باجەکەیت چەندین قات بۆ نمونە گران کراوە بارگەین لەسەر وڵاتیان دروست کراوە نزیکەی 3000 بازرگان کاتێک لە سنووری پارێزگای سلێمانی ڕەوەکەنەوە چنە پارێزگاکانی ناو ڕاست و خواروی عێراق لەبەر چییە تەنها لەبەر ئەو باجە زۆرە ملی کۆمپانیا حزبیەکانە کە بەسەر بازرگانەکانیان ئەسەپاندووە ئەمانە بۆ نمونە نەکەوەی کە باستەوە کە هەلی کار بڕەخسێنن بۆ گەنجەکان بگرە تەواوی ئەو هەلیکارانەشیان لەو گەنجانە بۆ وەرگرتووە کە ڕۆژێک لە ڕۆژان لای بازرگانێکیان لای کەسێک کاریان کردووە بە حکمیەوەی کە ئەو باجە زۆرم لێ ئەو سەرانەی کە لە بازرگانەکان وەرەگیرێت وای لاتووە سیستەمی بازرگانیش بۆ لەرێمی کوردستانە فەشل بێت مامۆستا خۆمەریە سەبارەت بە موچە دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم ئەوەی کە پێویستە لەگەڵ بەغداد ئێستا کێشەی موچەیە زامنیەکان هەیە کە کێشە لە لیستەکانیاندا هەیە دواکەوتن هەیە هەروە ڕارەزنەکردنی داهاتی ناوخۆش هەیە و پێشتریش بڵێن یەکێک لە بەڵێنەکانی قوبات تاڵەبانی باسی لەوە کرد کە بەڵێن دەدەن ئەوە پێش پێکێنانی کابینی نوێم بوو کە پاشەکەوتی موچە بگێڕنەوە سەرنجی بەڕێزت لەو بارەیە وەکە بینین یەکێک لە خاڵەکانیان لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە باز لە ئاستی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ دەکات لە خاڵێک لە خاڵەکانە باز لە خاڵی پێنجەم باز لە کار دەکەین لە پێناو دەستەبەرکردنی مافە دەستوریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراقی فیدراڵ بەتایبەت لە بابەتەکانی موچە و دابینکردنی پێداویستی سەربازی کاتێکە ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین ڕێک پێچەوانەی ئەمەیە واتە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە هێزی پێشمەرگەمان نییە کە سەر بە حکوومەتی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان بێت هێزێ ئەوەی کە هەیە هێزی ئەمنی دوو حیزبی دەسەڵاتدارە و هەندێک لە ئەحزابی بچووکیش هێزیان بۆ دروست کراوە و بەداخەوە پێشمەرگەی سەنگەر پێشمەرگەی ڕاستەقینە جارێکی تر بووەتە قوربانی بندیوارەکانی حیزبەکان بندیوارەکانی دەسەڵاتدارەکان لە حیزبەکانە کەواتە پێچەوانەی ئەوەی کە لە کارنامەکەیە هەیە هێزی پێشمەرگە ڕێک نەخراوەتەوە ئێمە هێزێکی نیشتیمانیمان نییە مافە دەستوریەکانی پێشمەرگە ئەگەر هەبوو بێ هی پێشمەرگەی ڕاستەقینە تەنانەت ئەوەی کە لە نێوان هێزەکانی نێودەوڵەتیەوە بۆیان دێت دیسان بەهۆی بندیوارەکانی ئەمانەوە مافیان خراوە و مافیان پێشێ دەکرێت بەتایبەت ئێستا بینین لە مانگی 5 و 6 هێشتا هێزەکانی پێشمەرگە قوربانی موچەکانیان بۆتە قوربانی موچەی بندیوارەکان تا ئێستا موچەی خۆیانیان وەرنەگرتووە کەواتە پێچەوانەی ئەوەی کە لە کارنامەکەیە هەیە بە هیچ شێوەیە کار نەکراوە بۆ یەکخستنەوەی
بۆیە خستنەوەی هێزی پێشمەرگە و گێڕانەوەی مافە دەستوریەکان لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵ و تەنانەت لەگەڵ ئاسی دەرەوە نێودەوڵەتی ئەم پەیوەندیانە پەیوەندی حکومی نین تا ئێستا نەیانتوانێت بچن لەسەر ئاستی حکوومەت بێت بەڵکو لەسەر ئاستی حیزبی دەسەڵاتدارە و حیزبی دەسەڵاتدار هاتووە حتا هێزی پێشمەرگەی بۆ بەرژەوەندی خۆی بۆ هێزی خۆی بەکارهێناوە و کاتێکاڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردووە کابینەیەکی ئەمنی بووە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەم 5 ساڵی ڕابردوو کەمترین ئەمنیەت هەبووە و زۆرترین توندوتیژی کراوە لەسەر ئاستە جیاوازەکان و زۆرترین کوشتن و بڕین بووە و نەمان بینیوە دەسەڵاتی دادوەریش لەسەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە دیسان ئەمانیش بوونەتە ئەسی بەدەستی ئەو دەسەڵاتەوەی کە هیچ خاڵێکی کابینەکەی خۆشی بەرنامەی کابینەکەی خۆشی جێبەجێ نەکرد. بەڵێ سەبارەت بە گێرانەوەی پاشەکەوت کە بەڵێنیاندا و بەتایبەت بەڵێنێکی قوبات تاڵەبانی بوو گێرانەوەی پاشەکەوت سەرنجتان چیە بڵێن وێرایەوەی کە پاشەکەوتیان نەگێراوە بەیەکەوە بڵێن پارتیویەکێتی ویلایەنەکانی دیکە لە حکوومەت دەموچەی تاویان بڕی دەموچیان بە لێبڕینەوە دابش کرد. جا خاڵێکی تر کە باس لە پاشەکەوت و گەڕانەوەی پاشەکەوتەکە نەک پاشەکەوتیان نەگەڕاندەوە نەگەوەی موچەکانیان خواردی نەگەوەی نیوە موچەیاندا لە خاڵی چاکسازی لەسەر ئاستی چاکسازی لە خاڵی هەشتەمە باز لە سیستەمی باجەکە بۆ دادپەروەری کە بەداخەوە لەگەڵ نەدانەوەی پاشەکەوتی موچە لەگەڵ ئەوەی کە شایستە داراییەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستانیان وەکو خۆی جێبەجێ نەکردو و نەداوە باج و ڕسوماتیشیان لەسەر هاوڵاتیان کردوتە بارگرانی بە شێوازێک کە حتا لە دەستوری عێراقیشە بەو شێوازە باج و ڕسومات نییە کاتێک ئەم باز لە چاکسازیەکەیان بە شێوازێک بوو کە ئەرکی سەرشانی هاوڵاتیانیان لە باج و ڕسوماتە زیاد کردووە لەسەر هەندێک شت باجیان داناوە کە هەر پێویست ناکاداینێن یعنی هەر پێویستی ئەوە نییە کە باج بێت هەر شتێکی نادەستوری و نایاساییە و باج و ڕسوماتەکانیان زۆر زیاد کردووە واتە دەستیان خستووەتە بینەقاقەی موچەخۆران و لەگەڵیشیا دەستیان خستووەتە بینەقاقەی تەنانەت کاسبکارانیشەوە بۆ گیرفانی خۆیان کە ئەمە دیسان خاڵێکی ڕەش و نەرێنیە بە نێوچێوانی ئەم بەناو حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵاتان کاکتۆر سەبارەت بە موچەخۆران باسان نەکرد کە غەدریان لێکراوە بەس ئەوەی کە پێویستە بە وەزیرەکان بازدەوە دەکرێت کە کابینێ بە هەشتێک بووە بۆ وەزیرەکان چ لەوەی کە موچەی ماگانیان 7,200,000 میحیان هەیە لە 7 میلیۆن دەست پێ دەکات بۆ 15 میلیۆن دە بۆ 20 پاسەوان 2 بۆ 4 شوقە ئۆتۆمبیلی گران بەها ئیفات خۆشگوزارانێکی زۆرە بۆ ئەوان فراهم کراوە. طبعا کاک حەکیم لە هەموو دنیا و بەتایبەتی وڵاتە پێشکەوتوەکان لە ڕووی سیستەمی کارگێڕی و سیستەمی ئابووری و سیستەمی یاساییەوە بەرپرسیارەتی لەناو حکوومەتدا جا حکوومەتی مەحەلی بیان حکوومەتی مرکزی بێ قورسترین جۆری بەرپرسیارەتیە جا بەرپرسیارەتیەکە ئەگەر بەرپرسیارەتی جێبەجێکاری بێ یان یاسایەدانان بێ یان ئەمنیەتیش بێ بۆ چونکە بەڕاستی بەرپرسیارەتی تۆ ئەڕۆیتە چوارچێوەیەکۆ کە ئەرک و مەهامی تۆ تەنها خزمەتکردنە بەو توێژە و بەو ناوچەیە بەو شارە لە کۆتایە بەو وڵاتە هەر بۆیە لە وڵاتە پێشکەوتەکان لە ڕووی سیستەمی کاریگەڕی و دارایی و یاساییەوە خەڵک زۆر بە تەنگی ئەوە نییە بەرپرسیارەتی وەربگرێ چونکە ئەزانێت ژیانی لێ بۆ نەتاڵە بێ چونکە ئەزانی هەمیشە ڕوبەڕووی چاوی خەڵک و چاوی بۆ من ڕاگەیاندن کارەکانە بێتەوە کە تەنانەت دەتوانێت وەکو مرۆڤێکی ئاسایش خەریکی ژیانکردن بێ هەرە وارە ئەوەیە کە بینیت بەرپرسەکانی وڵاتانی دنیای دەرەوە لەم چەند ڕۆژە کە سەرۆکوەزیرانی هۆڵەندا کە بووە ترێندێک بۆ هەموو وڵاتە عەرەبیەکان بە تایبەتی کەم ئەم چوارچێوەی ئێمە کە سوڵتەیەکی دیکتاتۆری و سوڵتەیەکی تا ڕادەیەک
فەساد لە ڕووی مالیوەتیا لە بتیای باڵادەستە دوای چەندین ساڵ زیاتر لە 10 ساڵ سەرۆک وەزیرانی کاتێک کە کابینەکەی ڕادەست کردووە سواری پایسکیلەکەی خۆی بێتەوە گەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆی. ئەبینی بۆ نمونە سەرۆک وەزیرانی بەریتانیا کاتێک کە فەشل لە هێنێت لەوەی کە حکمی زۆرینەی کورسیەکان بەدەستبێنێ بۆی کابینەکە تەشکیل کاتەوە ڕێک دوای ئەوە لەگەڵ خێزانەکەیە سواری سیارەیەکەی بێتەوە ڕاتەوە. بۆیە لەو وڵاتە پێشکەوتەکانە خودی وەرگرتنی بەرپرسیارەتی قورسترین بۆ بڕیارە بۆ کەسێک کە بەرپرسیارەتی وەربگرێت. بەڵام لە وڵاتە دواکەوتەکان و ناویشانەوە حوشەوەی هەرێمی کوردستان هەمووان بە جۆر لە جۆرەکان شەڕی ئەویانە بەرپرسیارەتی وەربگرن. بۆچی شەڕیوانە بەرپرسیارەتی وەربگرن؟ بۆ ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیان بکەن یا خزمەتی خۆیان بکەن یا خزمەتی حزبەکەیان بکەن. بە پێچەوانەوە 100% پێچەوانی وڵاتە پێشکەوتەکانات ئەمان تەنها بەرپرسیارەتی وەرگرن بۆ خزمەتیکردنی خۆیان. ببینە بۆ نمونە من بە نمونە پێتیاڵێم بە خەڵک پێتیاڵێم خەڵکە بووە کەمتر لە 6 مانگ لەم کۆتاییانە بە کەمتر لە 6 مانگ بە کەمتر لە ساڵێک بەرپرسیارەتی وەرگرتووە لە دامەزراوەیەکدا لە وەزارەتێکە لە شوێنێکە بڕوات هەبێ بۆ نمونە بە 20 ساڵی تری ئەو کاری کە لە پێش وەرگرتنی و بەرپرسیارەتی کاری کردووە ناکا بەو شێوازە کەپیتاڵیان سەرمایی کە ئێستایەتی یا خەڵکی ئەمە بینێ چاوی خەڵکی ئەمە بینێ هەرەمەیە بێتەوە کارێک بۆەوەی کە خەڵکی ئامادە بێت بە هەموو جۆرێک سزای ئەم حکوومەتە سزای ئەم حزبانە بە بۆیە وەرگرتنی بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستانە زۆر کات ئەو خەڵکانە ڕوبەڕووی داشکاندنی شخصیت ڕوبەڕووی داشکاندنی کەسایەتی شکاتەوە بۆ چییە؟ بۆ ئەوی لە ڕێگەی بەرپرسیارەتیەوە بگا بە زۆرترین غەنیمەت. هەر ببینە تۆ کاتێکە لە ناو حزبێکای و هەم حزبە بەشدارە لە پێکێنانی ئەم حکوومەتە هەمیشە عقلێتێکی پێشکەوتوو کە ئیدارەیەم حزبە بە ئەبێ خۆی خەڵک تەکلیفکە بۆی بڕادە پۆستێکەوە. بەڵام لێرە پێچەوانەیە خەڵکانێک هەمیشە ڕۆژانەیانەوێ خۆیان فەیسی خۆیان نیشانی وەرپرسە حزبیانە بن بۆی لە مەکانەتێکا بیانەوێ پۆستێک وەربگرن. کاتێکم کە سەڕاتە ئەو پۆستەوە بۆ ئەو غەنیمەتە دارایی کە جەنابەت باست کردووە هەروەکو بۆ نمونە کابینەیە کە زۆرترین سەروەت و سامان چۆتە خزمەتی ئەو بەرکەسانی کە بەرپرسیارەتی نەزانی کاک حەکیم من ئەگەر بە نمونەیەکی بەسیط بۆ جەنابتی باسی بکەم هەر ئێستا بۆ نەوەرە وەزارەتی خوێندنی باڵا کە وەزارەتی خوێندنی باڵا مەهامەکەی ریسێرچە مەهامەکەی توێژینەوەیە. ئاخر بۆ نمونە کەسێک لەناو وەزارەتی خوێندنی باڵا کاتێک پۆستێک وەرەگرن هیچ پێویستی بەوە نییە سیارەیەکی آخر مۆدێلی بۆ بکڕی سایقێکی بۆ دابنی نەسرێکی زەبەلاحی بخەیتە بەردەستیانی بۆ نام کەسە هاتووە خەریکی ریسێرچە خەریکی توێژینەوەیە. آخر ناکرێ بۆ نمونە کەسێک بەر لەوەی لە ڕۆژی یەکەمە بۆ نمونە کە ئەوێت ئەم پۆستە وەربگرێت بەرپرسیارەتی وەربگرێت لەناو وەزارەتی خوێندنی باڵا ببی لەوە بکاتەوە بێ ژوورێکی زۆر گەورە و گرانی بۆ دابین بکەنە بێت دوو ژووری سکرتێر و نازانم ژوورێکی بۆ تایبەتی بۆ خۆی دروست بکەنە بێت بۆ نمونە مۆبیلیاتێکی ناو ژوورێک و مەکتەبەکەی بای هەزاران دۆلار بێ سیارێکی آخر مۆدێلی بۆ بکڕنە بێ موچەکەی دوو بەقات زیاد بکرێتەوە. یعنی بەڕاستی ئەمەیە ئەم عقلێتەیە کە تەنانەت بۆ ناو بەرزترین دەسەڵاتی ئەکادیمیاش ڕەوایە چونکە لە کۆتاییە سیستەمی حکومڕانەکە بەم شێوازەیە سیستەمی حکومڕانەکە بۆ وەیە کە خەڵک کە کاتێک پۆست وەرەگرێ بۆ غەنیمەتی وەربگرێ نەک بۆ خزمەتکردنی وەربگرێت. لەم کابینێ ئێستا خەریکی ڕەشیق بوون چونکە سەردەمەکە جیاواز بووە ئێستا لە ڕووی گیرفانەوە لە ڕووی داهاتەوە قەڵەو بوون و زەوەلاح بوون. عەرب شتێکی هەیە ئەڵێت غەباء ثەمینی یعنی ئەڵێ بۆ نمونە بێعەقلیان زۆر گەورەیە زۆر قەڵەوە بەڵام گیرفانیان بەڕاستی بۆ نمونە هاوشێوەی بێعەقلەکەیان دیسانەوە پڕ و قەڵەوە. ئێستا بەداخەوە بەرپرسەکانی ئێمە من زۆرم پێ سەیردە یعنی بەڕاستی ئێستا بەرپرسەیە ئەمەندەی خەریکی جوانکاریە ئەمەندە خەریکی وەزیفەکەی بێتە ئاسێکی زۆر باڵا. ببینە بۆ نمونە بەرپرس ئەمڕۆ بۆ نمونە سەیری تەواوی بەرپرس بەشێکی زۆری بەرپرسانەی کە لە ڕۆژێکان بەرپرسیاتیان وەرگرتووە نەقژیان پێوەیە نەدانیان پێوەیە هەریچیان پێوە نیە. بەڵام دوای 4 ساڵ سێ دەکەم کابرایە خاوەن قژێکی جوان خاوەن هۆڵی سماعیلە خاوەن نازانم جسمێکی ڕێکوپێکە یعنی کەوا بوو تۆ سەیرەکەی ئەم بەرپرسیارەتەکەی وەرگرتووە بۆ غەنیمەت بۆ شخصیەتی خۆی بۆ کەسایەتی خۆی. مامۆستا قمبوریە بێمۆلای بەڕێزت سەبارەت بە پرسیا و مامۆستا دکتۆر نەبەردیش کەمێک باسی کرد بە تایبەتەوەی کە پێویستە بۆ نمونە بە هەولێر بە چەماڵ ناوچەکانی دیکە بۆچەم کێشێت چارەسەر ناکرێت کاتێکە دەڵێن دەبێت کێشەی ئاو چارەسەر بکرێت سوود لەسەر چاوەکانی یا وەربگرێت. ئەمە براسوونێکمان کردبوو لە پێیان هەموو چارەسەری کێشەی ئاوی هەولێر پێویستی بە 830 میلیۆن دۆلارە کە پرۆژەی ئیفرات چوارە کە بەوەندە جێبەجێ دەکرێت. بەڵام تا ئێستا بودجیان بۆ تەرخان نەکردو بەڵام چەند قاتیەوە زەوی گران بەهایان داوە بۆ بەرهێنەر و کۆمپانیا حیزبی بۆ شوقە. کاک حەکیم وڵایی ئەگەر ئێمە ئاوا بین سێری جومگە بە جومگەی
کار و ئەو خزمەت گوزاریانەی کە پێویست بوو ئەنجامی بدەن بیکەین لە هەموویە ئەتوانین بڵێم سفرە هێنن ڕاستبە بن ئەو حکوومەتە کە ئێمە بڵێن حکوومەتێکی ڕاستبە چونکە سێری کارنامەکەیان بکە بە زەڕەبین نایدۆزیتەوە خاڵێک یا بەشێک لەو کارنامەیە کە جێبەجێ کرابێ لە بواری سوود وەرگرتن لە سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان و بەکارخستنی سەرجەم ئەو سەرچاوانە لە خزمەتی دانیشتوانی هەرێمی کوردستان و دانانی یا بنیادنانی بناغەیەکی بەهێز بۆ ئابووری یا بەرەو پێشچوون لە هەرێمی کوردستان کەمتر ئێمە ئەیبینین ئەوەندەی ئێمە بە تاڵانبردنی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستانە بینین ئیسە لە نەوتەوە بیگرە تا زەویە کوشتتوکاڵیەکان کە زۆربەی کراوە بە ڤێلا بۆ بەرپرسانی ناوخۆ و دەرەوە و بڵین بەرپرسانی ئەوروپی و ئەجنەبی یا بۆ نمونە سەرچاوەکانی ئاو بە پێی پێویست نەتوانراوە بەهرەبەرداری لێ بکرێ ینی بە شێوەیەک بەکار بهێنرێت کە تەنانەت دانیشتوانی هەرێمی کوردستان تینوو نەبن ئەبینین کە بە هیچ شێوەیەک سوود لە سەرچاوەکانی هەرێمی کوردستان وەرنەگیراوە بۆ نمونە لە خاڵی شەشەمی کارنامەکەدا باز لە شەفافیەتەکە لە هەرێمی کوردستان لە داهاتە نەوتیەکان و داهاتە ناوخۆیەکان کە سەرجەم بوارەکانی کوشت و کاڵ و پاشان ئاژەڵداری و پاشان بەکارهێنانی سەرچاوەکانی ئاوە خۆی ئەبینێتەوە ئەمە شەرکی چیتیان نەکراوە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان نائاسایشی تەندروستیمان هەیە نائاسایشی خۆراکمان هەیە بەهۆی جێبەجێ نەکردنی بەرنامە و کارنامەی حکوومەت و ڕێگەوبانەکانی ئێمەش بە شێوازێک لە شێوازەکان دیسان بوونەتە شوێنێک کە ئەتوانم بڵێن بەقەی شەڕێکی جیهانی گەنج و دانیشتووی هەرێمی کوردستان بوونەتە قوربانی ڕێگەوبانەکان لە هەرێمی کوردستانە کەواتە ئێمە ئێستا ئەبینین لە پایتەختی هەرێمی کوردستانە ڕۆژانە دانیشتوانی هەرێمی کوردستان هی گەڕەکە جیاوازەکان دێنە سەرجادە لە توینیەتی هەیەی بە 2 هەفتە بە 3 هەفتە لەم گەرمای هاوینەدا ئاوی نییە و هیچ خەمێک نییە لەلایەن ئەم حکوومەتەوە ئەم بەناو حکوومەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە واتە ئێمە سەیری هەر شوێنێک بکەین سەیری هەر ئاستێک بکەین چ ئاستی پەروەردەتە چ ئاستی ڕۆشنبیریتە چ ئاستی بڵین خزمەت گوزاریەکانی تری وەکو ڕێگەوبان و تەندروستی و ئاسایش هیچمان نییە بۆیە ئەو کارنامەی خۆیان ئەگەر بین تەسیحێکی بکەین ئێمە وەکو مامۆستا سەیریەکەین بەڕاستی دەرەجەیان نادەینێ کە دەرچن یاتە دەرنەچوون و پێویستە گۆڕانکاری لەم جۆرە سیاسەتی بەڕێوەبردنەدا بکرێت ئەمەش بە خەڵکی هەرێمی کوردستان و جەماوەری هەرێمی کوردستان ئەکرێ بۆیە ئەم خەڵکە ئەم جەماوەرە کە خاوەنی قوربانین پێویستیان بە ژیانێکی شایستە و ئاوردانەوەیەکی جددیە کە بەداخەوە لەلایەن ئەم دەسەڵاتدارانەوە بە هیچ شێوەیەک کار لەسەر بەهێزکردنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و بەکاربردننی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان نەکراوە. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا خۆمیری کاکتۆر کاتم زۆر کەماوە بە سەبارەت بەوەی کە ئێنێ و کابینەگەر خراپەکاری هەبێ هەموو لایەنەیە هەر کەسە و بەقەدەر خۆی بۆ منە زۆر جار بۆ نوێشێتی خۆی و ئۆپۆزیۆنێکیش پیشان دەدات. ئەوانش بەشداری سەرەکین لەم تاوانکارێجا لە داهات بێ لە داگیرکردنی زەوی بێ لە بوارەکانی تر بێت. ئەم کابینەیەوە تەواوی کابینەکانی پێشوش بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی یاری یەکەمی زۆنەکەی خۆیەتی چ لە ڕووی نەمانی داهاتەوە چ لە ڕووی ناشەفافیەتەوە و چ لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەگەر بۆ نمونە بەرپرسیارەتێکە لەسەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێت یان وەکو معارەزیش خۆیان نیشان بدەن ئەبوو هەڵوێستی جددیان هەبووە لە کابینەی نۆ کابینەکانی پێشوە ئەگەریش باستەوە کرێکیەتی نیشتیمانی کوردستان هەڵوێستی هەبووە لەم کابینەیە بەڕوون و ئاشکرا دیار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەکانی چی بوو بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر بە خودی مەسرور بەرزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کابینەی نوێ کاتێک هەڵوێستی وەرگرتووە بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە بەویستی خۆی ئەویست
چەند گۆڕانکاریە بکرێت لە چەند پۆستێکدا بە تایبەتی پۆستی وەزارەتی پێشمەرگە پۆستی بریکاری وەزارەتی ناوخۆکە کابینەی هەرێمی کوردستان بۆی نەکردووە هەڵوێستەکەەوە لەوە منتەڵەقی وەرگرتەوە نەک لەوەی کە هەڵوێست بگرن بەرامبەر بە کابینینەوە چون کە سونوی پارێزگای سلێمانی خزمەتگوزاری پێشکەش نەکراوە بە کورتی لەم کابینێ ئەوەی کە وترا کابینێکی پۆلیسیە وشێک داهێنراوە مزانیوە ڕادیۆیە ئەمە تعبیرێکی گەورە بوو لەسەر کوتکاری ڕەنگە وەکو گاڵتەیەک سیرکرای بەڵام تعبیرێکی گەورەیە من تەسەورم وایە وامزانی ڕادیۆ بە ڕەسی سوڵتەی کابینی نوشکراوە بە ڕەسی بۆ نمونە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کراوە کە وای زانی و ڕادیۆی بەڵام ڕەنگە لەسەر پلتفۆرمەکانی سوشیال میدیا ئاماژەی پێ نەکرد بێت دەنایسە بۆ نە گەورەترین ڕادیۆیە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕیفراندۆمەوە ڕاگەیاندنی دەوڵەتەوە ئێستا بێ چاوەڕێ بکە حکوومەتی عێراقی بە هەموو خۆچەمانەکانیان کە بۆ نەخۆیان لە خۆیان ناچەمێنین بۆ یەکە پرۆسی ژماری من جێگیر بکرێتەوە ناو حکوومەتی عێراقیە سپاس دەکەین دکتۆر نەبەرد کەریم سپاس دەکەین لە سعودیەوە مامۆستا قمرێ بەرزنجی لە هەولێرە سپاسان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ